سەرەڕای هەموو تنگانەیە کە عێراق ئەمڕۆ ڕوبەڕووی تنگانەیەکی تر دەبێت ئەویش توشبوون بە نەخۆشی کولێرایە کە تاکو ئێستا 6 کەس بەهۆی ئەم پەتایە گیانیان لەدەستداوە و لە کۆی 219 کەسی تریش 68یان لەژێر مەترسی ئەم نەخۆشیەدان. 219 حالة 219 کەس دووشاری نەخۆشی کۆلێرا بوون کە 160 لەو نەخۆشانە لە نەخۆشخانەی ئەبوغرێبن و 19 نەخۆش لە مەحمودیە و 4 کەس لە یەرموکن. هاوکار 68 توش بوو لە مەترسیدان کە 62یان لە ئەبوغرێب و 3 کەس لە نەخۆشخانی یەرموک و 3 کەس لە مەحمودیە. تێکڕا 68 کەس لە مەترسیدایە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا پارێزگاری بەغدا و نوێنەری وەزارەتی تەندروستی عێراق و بەڕێوەبەری نەخۆشخانەکانی بەغدا چەندین بڕیاری توندیان سەبارەت بە پەتای کولێرە ڕاگەیاند. کۆبوونەوەیەکی گرنگمان هەبوو لەگەل بەڕێوەبەری تەندروستی ڕەسافە و بەڕێوەبەری تەندروستی کەرخ و بەڕێوەبەری گشتی ئاوی بەغدا و بەڕێوەبەری گشتی تەواوی ئاوی پارێزگای بەغدا و دەستگاکانی ئاسایش بۆ بەدوەداچوون و دەرکردنی بڕیاری نوێ لە پێناو بەرگاربوونەوەی پەتای کولێرا کە لە پارێزگای بەغدا و 5 پارێزگایە بڵاو بووتەوە. ئەو بەدوەداچوون و خۆئامادەکردنە کە جەختی لەسەر کراوەتەوە کاری لەسەر بکرێت بریتین لە داخستنی هەموو کارگەکانی ئاوی بەمۆڵەت و ئەوانەی کە ڕێنمایی تەندروستی پەیڕەو ناکەن. داخستنی کارگەکانی بەفر لەو شوێنانەی کە بە کۆلێرا توش بوون. داخستنی ڕێستۆرانت و خواردنگانای پەیڕەوی ڕێنمایی تەندروستی ناکەن. لەم کۆنگرێدا پارێزگاری بەغدا وەک هەنجەتێک ڕێکخراوی داعشی بە بڵاوبوونەوەی پەتای کولێرە تاوانبار کرد. ئەوی سەرەکی دەگەڕێتەوە بۆ ساڵی پار کە داعش سەدی ئەبوغرێبی داگیر کردبوو بە تەواوی لە کاری خستبوو. کە ئەم سەدە هەر کاتژمێرێک زیاتر لە 10,000 مەتر چاوەڕگۆشە ئاوی بۆ تەواوی قەزای ئەبوغرێب و شوێنە نزیکەکانی ئەبوغرێب دابین دەکرد. ئەبووە چاک بکرێت بەڵام لەبەر نەبوونی بودجە نەتوانراوە ئەو پرۆژەیە تەواو بکرێت. سڵاو بامەڕی دەنج ئەمریکا بەغدا.